بەڕاستی ئەی ئەضرابێک تەثیرێک سلبی هەیە لەمان هاوڵاتیان شارەکەمان خصوصان نەخۆشخانەی خانەقین خۆدا نەزانم ڕۆ ڕۆژ 25 سێە لە نەقابەی تەمریضین عێراقەوە داوایەک هات بۆ گشت تەمریضیەکان لیهان لە ناو عێراق ئەنو دەست لە کار هەڵگرن لە ناو نەخۆشخانەکان گشت ڕەدهاتەکان مستەشفە ئەمڕۆ خالیە لە پرستارەکان بە تەواوی دامان خستووە بەس ڕەدهەی تەوارە هەیە و ڕەدهەی تەوارە 30% لە کارمەندەکان داوامیان کردیە ئەی ئەضرابە هات دوای چەندین داواکاری لە نەقابەی تەمریضینەوە و لە کەوادرەکانی بۆ چەند خاڵێک هەیە بەیان دابینی بکەن ئەو خاڵگەلە خۆتان ئەزانن موضوع تسكينة موضوع علاوة ترفيع موضوع زيادة خطورتيان حكومت هیچ داواکاریە ینی جێبەجێ نەکردیە فەوتیان با ئەم ئەضرابە بکەین وەک وەرەقەیەکی زەغت لەمان حکوومەت و لەمان وزارەی تەندروستی ئەم ئەضرابە ممکن استمرار بکە بۆ لەمڕۆ زیاتر ممکن مانگێ ممکن ساڵێ ئەم ئەضرابە ئێمە ئێژین کراوەیە مەفتوحە حتاکو دابین کردن و جێبەجێکردنی مافەکانیان بکەن بەڕاستی ئەی ئەضرابێک تەثیرێک سلبی هەیە لەمان هاوڵاتیان شارەکەمان خصوصان نەخۆشخانەی خانەقین بە تایبەت ئەوانە خۆدا نەزانن خەدەمات صحی و طبی بۆ هاوڵاتیان جێبەجێ ئەەکەن ئێمە لە کەناڵەکەدانەوە داواکاریەکەین لە هەر چ کەسێک باتەبان خەت ئەگەر ئەنجومەنی وەزیرانە ئەگەر وزارەتی تەندروستیە بۆ جێبەجێکردنی مافەکانیان بە زووترین کات ئێمە ئەضراب کردینە لەمان چەند نقطەیەک لە نقاطەکانمان چەسە زیادەی خۆتۆرەمان بکەن 20% و تسكين لەبانمان هەڵبورن و تەمریضین بکنێ ضمن مجموعەی طبیە و ئەی ئەضرابە مینەت تا چ وەختی مینەت نیەزانیت مەفتوحە تا وەختی مەطالیبمان تحقیق کردیت من تقریبا 484 کادر تەمریضی دیرم لەناو مستەشفە یعنی تقریبا 70% لە مستەشفەکە تەمریضیە يعني من ئەگەر هاتم ئەی ئەضراب بدین خۆدان نژین وەچۆ خۆدان ئەضراب تەمریض ئەضراب کرد شەلەل کەفتە ناو مستەشفە وضراب نەکردە زد نەخۆش نا بالعکس ئێمە خانەقین هەر خۆمانی منازوو خۆمانە و برای منە برای تۆوە خۆشکتووە دایکتووە ئێمە یەکێکی منها بەس بەڵام ئێمە حەق حقوق دیری من لە لای حکوومەت هیچ ڕێگەی تر نێری من وەی ڕێگە و داوایەکێ من و ئینشاءالله حکوومەت تەماشامان کێگەن و ژنەفی لە لیمانە و داوای کارەکانمان حقوقمان ڕستنی دەپیمان و ئیمەشمان تقریبا چەند بەشە لە خانەقین مستشفى خانەقین چەند بەشە ممرضین بەدێڕێەوە 16 بەشە تقریبا ممرضین بێگەوت مەپیدوتم تقریبا 70% ناو مستشفى ممرضین بێگەوت